وتاری ئەمڕۆمان بە پشتیوانی خۆی گەورە میهرەبان بە ناونیشانی چاکەی چاکەکاران بەکەم مەزانە. ئەم عنوانە وەرگیراوە لە فەرمودێکی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێت لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق ينطلق. لە چاکەدا هیچ شتێک بەکەم مەزانە. بابەتەکەی ئەمڕۆمان ئینشاء الله بابەتێکی کۆمەڵایەتیە کە مەدحی ئەو کەسە بکرێت کە کەسێکی چاکە، صفاتی باشی هەیە و خزمەتی دین دەکات، خزمەتی گەل و نیشتیمان دەکات. هیچ کارێکی چاک بەکەم مەزانە و کەسانی چاک بە خراپ مەزانە. هەر کارێکی باش ئەگەر خۆت نەتوانی ئەنجامی بدەی پێی هەڵنەسایت، بەخیل بووی لە ئاستی ئەنجامدانی، ڕەخنە مەگرە لەو کەسانی کەوا ئەنجامی دەدەن و پێی هەڵدەسن. کارێ بە خۆت ناکرێ، تۆ پێی هەڵناسیت کە کارێکی چاکە، ڕەخنە مەگرە لەو کەسانی کە ئەو کارە چاکە ئەنجام دەدەن و پێی هەڵدەسن. حەسوود مەبە، ساردکەرەوە مەبە لە کاری خەیر، لە ئیم مەبە. برایان خوشکانی بەڕێز، ئینصاف و وجدان ئەوەیە ئینسان اعتراف بحق بکات، مل بحق بدات. ئینسانی منصف و خاوەن وجدان دەستخۆشی لە چاکە دەکات، تەشجیعی خێر دەکات، مەدحی ئەو کەسانە دەکات کە بە کاری چاک هەڵدەسن. هەر کارێکی باش، هەر پێشکەوتنێک کە خۆی نەتوانێت ئەنجامی بدات، ڕەخنا ناگری لەو کەسانی کەوا پێی هەڵدەسن و ئەنجامی دەدەن. خەڵکی سارد ناکاتەوە لە کاری چاکەکردن. حەسوودی بە خەڵک نابە، ڕقی لە چاکسازی نییە. ئەمە خۆی بۆ خۆی ئیحسانە. چاکەیە کە تۆ نەتوانی ئەنجامی بدەی بە هەر هۆیەکەوە بێ، خۆت مەدحی لەسەر بکە و تەشجیعی لەسەر بکە، خۆی بۆ خۆی خێرە، چونکی حوبی چاکە چاکەیە. هەر مسلمانێک هەستا بە کارێکی چاک، ئینجازێکی علمی، داهێنانێکی داهێنا بۆ وڵات، خزمەتی گەل و نیشتیمانی کرد، پێویستە دەخۆشی لێ بکرێت، سوپاسی لەسەر بکرێت، هاوکاری بکرێ کەم و کوڕەکانی بۆ پڕ بکرێتەوە. داواکاری ئیسلام لە ئێمە ئەوەیە، بۆ ئەوەی خەیر و چاکە زیاد بکات. خەڵک تەشجیع بکرێ بۆ خەیر، بۆی لەسەر ئەعمالی چاک و کردەوەی باش ڕابێن. کەسێ چاکەی کە تۆ دەستخۆشی لێ کرد، مەدحت کرد لەسەری، زیاتر بەرەو پێش دەڕوات، خزمەتی ئەو کارەی خۆی بکات، زیاتر دڵخۆش دەبێ و ئیشەی خۆی خزمەتی گەل بکات. ئەمانە زۆر گرنگە ئینسان بیزانێت، بۆ ئینسان لە بواری علم و زانستە پێش بکەوێت، چاوکراوە بێت لە خزمەتی دینەکەی، پاشان لە خزمەتی خاک و وڵاتەکەی خۆی و گەل و نیشتیمانی ئیش بکات و خزمەت بکات، بۆی خەڵک شانکە شانچێ بکەن و منافەسە بکەن لە خەیردا. پێویستە مسلمان ئەگەر کاری خۆی ئەنجامی نەدا، بەلای کەمەوە ئیرشادی خێری بۆ بکە و هانی بۆ بدات. چۆن پێغەمبەر فەرمیوە صلی الله عليه وسلم الدال على الخير كفاعله. ئەو کەسەی ڕێنمایی بکە بۆ چاکەیەک، ئەگەر خۆشی ئەنجامی نەدا، بەسە ڕێنمایی بۆ بکە، ئەجر و پاداشتی بکەرەکەی هەیە. چ نیعمەتێکە. ئەو هانی ئیسلامە و ئێمە هەر کاری خزمەتی دین بکە، خزمەتی میلەت بکە، خزمەتی وڵاتەکەت بکات، پێشکەوتن و چاکەی تێبێ، دەستی باڵەتی هەبێت. ناشتوانی بە کەلیمەیەکی خێر قسەی خێر بکە، دوعای خێر بۆ کەسانە بکە، پێت خۆش بێت، تەشجیعیان لەسەر بکە، بۆ تۆش چاکەیە. بەڵام بەداخی گرانەوە هەندێک لە میلەتی ئێمە، لە قەومی ئێمە لەم بوارەوە زۆر لاوازن. ئەمە جێگی لەیە بەڕاستی لە هەمومان. میلەتی ئێمە لەو بوارەوە لاوازن بەڕاستی. دەبینی هەر مسلمانی هەستێ خزمەتی بکە، داهێنانی بکات، ئینجازێکی علمی پێبێت، خزمەت بە وڵاتەکەی خۆی بکە، خزمەت بە گەلی خۆی بکە، یەکاو یەک ڕەخنی لێ دەگرن. 100 کەسی لێ ڕاستە بێتەوە گلەی لێ دەکەن، گاڵتەی پێ دەکەن، سوکاتی پێ دەکەن، ئەوەندە باسی لێوە دەکەن، ئەوەندە باسی دەکەن، ئەوەندە باسی دەکەن، هەوڵ دەدەن تەسقیتی کەن بیرخێنن. ئەمە سفەتی زۆر ناشرینە، زۆرمان بیستۆ زۆرمان بینیوە. مسلمانێک پیاوێکی چاک کاری ئەنجام بدا، خزمەتی تێبێت بۆ میلەت، بۆ خاکەکەی، بۆ وڵاتەکەی، لەبری ئەوەی هەموو لای دوعای خێری بۆ بکەین، دەستخۆشی لێ بکەین، 100 نەفەر لێی ڕاستە بێت و لە فەیسبوک و لە ملاولا گاڵتەی پێ دەکەن، سوکاتی پێ دەکەن، ئیستێزای پێ دەکەن، هەوڵ دەدەن بیرخێنن و ساردی کەن و لەو کاری ئەنجامی داوە. بە خۆیان ناکری و بەخیل و بێدەسەڵاتن، دەیانێ ئەو پیاوە مسلمانە، ئەو کەسە چاکە بڕخێنن. بەڕاستی عیبە. کەسێ بێوێ
خزمەت بکاتەوە ئیستێزای پێ بکەی لەبەری ئەوەی دەستخۆشی لێ بکەی دەستی ماندووبوونی بگوشی دوعای خێری بۆ بکەی بچی بیر و خوێنی و تەسقیتی بکەی ئەو سپەتێکی زۆر خراپە لە هەر کەسێکە هەبێ قەومی ئێمە بەداخەوە زۆر بوێر و جەریئە بۆ گیان یەک خۆخۆرە نەعوذ بالله زۆر دژاتی یەکتر دەکەن بە توندی بەڵام لەگەڵ دوژمنان نەرمن هەندێک لەو میلەتە بەداخەوە ئەڵێم نۆکەری دوژمنانم پێخۆشە خۆشحاڵین بە مسلمانێک کە لەناو خۆیان هەڵکەوێت مامۆستایەک پسپۆڕێک پزیشکێک ئەندازیارێک کەسێکی بەدیهێنەر جوان خزمەتی میلەت بکە دەبینی تاک تاک هەڵدەستخۆشی دەکات سەدان کەس ئیستێزای پێ دەکەن سوکاتی پێ دەکەن گاڵتەی پێ دەکەن دەیانە بیڕوخێنن بەڵام بۆ کاری بێگانەکان و کاری بیانی و کاری دوژمنان زۆر سەنسامن پێیان معجبن پێیان دەستخۆشیان لێ دەکەن بە شان و باڵیان هەڵدەن بەڵام بۆ چاکەی خۆیان سارد و سست و تەمبەڵن گەلی ئێمە سەرقاڵن دژ بە یەک لە یەک بخوێنن دێر زەمان وا بووە قەد ئیعتراف ناکەن بە چاکە و فەضڵی یەکتر کۆ نابنەوە لەسەر حەق بۆ خزمەتی میلەت دائما پارچە پارچەی و دووبەرەکی و ڕقبەریان تێیە بگرەوەکو باسمان کرد هەندێکیان نۆکەری دوژمنانم پێخۆشترە لە خزمەتی میلەتی خۆیان واللهی نۆکەری دوژمنان دەکەن بەڵام لەگەڵ میلەتی خۆیانە چاکنین کە خزمەت بکەن بۆیە دەیانبینی دائما دواکەوتون دائما جاهل و نەفام لە زۆر ناحیەوە لە عەذابدان لە شقاقدان لە تەفەڕوقدان هەوڵێ زۆر دەدەن قوربانی زۆر دەدەن بەڵام نەتیجەی نییە و بەرهەمی نییە بەرهەمێکی ئەو دۆی نییە بای قوربانەکەت بێ و هەوڵەکەت بێت هەوڵ و سەعیان خزمەتەکە و هەوڵەکانیان بۆ دوژمنانە ئەوان ئیسفادی لێ دەکەن بۆ بە سەبەبی ئەوەی مخالفە شەریعەتی خۆیان کردووە دەستخۆشی لە چاکە ناکەن تەشجیعی چاکە ناکەن شەڕیان پێخۆشترە نۆکەریان پێخۆشترە ئەمە هەمووی زیان و زەرەرە بۆ هەر میلەتێکی تێیدا بێت وڵاتی وا هەیە پێویست ناکە ناوەکەی بێنین ئەگە بەناو زانەکانیان بگەڕێیت لە 10 زانایە ڕەنگی 7 زانای خۆیان بێ 3 زانایان هیچ شوێنی ترە چونکی هەڵکەوتووە لە شوێنی خۆی هێنانە بۆ وڵاتی خۆیان خزمەت بێکەن خزمەتی دەکەن لە لای خۆیان وەکو وڵاتی خۆیان جنسی وڵاتی خۆیانی دەدەنێ فەرقی ناکەن لەگەڵ وڵاتی خۆیانە بۆ ئەرێن ئەم پیاوە پێگەیشتووە خزمەتی ئەم خاکە دەکات خزمەتی ئەم میلەتە دەکات با ئیسفادی لێ بکەین ئێمە بەڵام ئێمە هینەکان خۆمان بەدەردێنین هینەکان خۆمان تەسخی دەکەین ڕوخێنین سەی فەرقی ئێمە ئەوان کە ئەوان چەند زیرەکن لە دنیادا لە وڵاتێکی تر زاناکی هێناوە ئەو پەڕی خزمەت و چاکەی بۆ دەکات بۆی خزمەت بکە لە وڵاتە بەڵام ئێمە هینەکان خۆمان هەڵدەکەون خەریکە پێ بگا و گڵا بکە ئەیبڕینەوە لە بنەوە خەریکە گڵاو بکە گوڵ بکە ئەیبڕینەوە لە بنەوە ئەمە دواکەوتنی میلەتێک هەر میلەتی وا بێ ئەبێ بە خۆمانە بچینەوە بیرە بکەینەوە تەماشای فەیسبووکە بکە تەماشای تۆڕە کۆمەڵاتیان بکە ئەو هەموو گاڵتەکردنە بە خەڵک ئەو هەموو سوکاتێکردنە کوا ئیسفادەی فەیسبووک ئەنتەرنێت کوا کێ بۆ عیلم بەکاری دێنێت کێ دەستخۆشی لە چاکە دەکات خراپەیە بکرێ 100 لایکی بۆ دەڕۆ خەڵک دەستخۆشی لێ دەکات ئەمە هەمووی جێی پرسیارە هەموو جێی ئەوەیە کە ئینسان بەخۆی بچێتەوە خۆشەویستان و بەڕێزان ئەم سفەتە قەبیحە نۆکەریکردنی بێگانە سەرسامبوون بە کاری دوژمنان پێنەزانین بە کاری خۆت دەستخۆشی نەکردن لە مسلمانی هەڵکەوتی خۆت دەستخۆشی نەکردن لە کەسی چاکی خۆت دەستخۆشی نەکردن لە ئینسانی بەڕێزی خۆت ئەمە نیشانێکی زۆر خراپە بەڕاستی ئەمە وەکو ویرافەیەکی خراپ ماوەتە بۆ ئەم میلەتە لە گەورە ماوەتە بۆ ئەم خەڵکانە هەتا وای لێ هاتۆ تەئسیری کردو سەر هەندێک مسلمان کە لەوانەیە بەخۆشیان بڵێن ڕەوشەنبیر و تێگەیشت و شارەزا ئەوانیش وای لێ هاتووە وەکو ویرافەیەک وەکو میراتێکی خراپ ماوەتەوە خەڵکی وا دەبین ئەهلی مزگەوتیشە سوکاتی دەکە بە مامۆستایان بۆ کەسانی کە خزمەت ئەکەن بۆ کەسانی کە بانگ دەکەن بۆ خەیر و چاکە احترامیان نەهێشتوتەوە ڕێزیان نەهێشتوتەوە چاو دەکەن لە کەسی بازاڕی ئەوان خراپ بن ئەوان تەعالیمی دینان نیە ئەی مسلمانی ئەهلی مزگەوت تۆ بۆ وا لێ هاتووە چوویتە پێستی ئەوانەوە خوڵکی ئەوانەوە ئەو سفەتە خراپە وەرگرتووە خراپەی ئەگەر بە میرات بمێنێتەوە تۆ ناتەوێت بمێنێتەوێت خراپەیەک مایەوە بە میرات تۆ نەتەوێت فڕی بدە چاو لە کەسی خراپ مەکە ئەگەر هەر خۆتی با چاکت هەبێت دەستخۆشی چاکت هەبێ کەلیمەی چاکت هەبێ بۆ ئینسانی باش دەبینی لەو مسلمانانە بەداخەوە خۆیان هیچ نین پرۆژەیەکی خەیریان نییە کە ئەنەما هەر نین لە ناو کۆمەڵگا و دیار نین زیت ئەبنەوە قیت ئەبنەوە
سوکاتی دەکەن و گاڵتە دەکەن بە مسلمانانێک بە کەسانێک کە ئەهلی خەیرن کە چاکەسازن کە خزمەتی دین ئەکەن خزمەتی میلەتی خۆیان ئەکەن سوکاتیان پێ دەکەن بەڕاستی هەندێک قسە دەبیستیت لە هەندێک خەڵکەوە لە هەندێک پەیچەوە هەندێک لایک دەبینیت هەندێک هەڵسوکەوت و نووسراو دەبینی دڵ سەغڵ دەبێت ئەبێ ئینسان گەیشت بێت ئەو ڕادە خراپە خوک شۆری لێ هاتبێت چاکە نەبینێت ئەمەنە خراپ